گەرموگەشترین ساڵەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ساڵی نوێ میلادیتان لێ پیرۆز بێت بە هیوایەوە کە ساڵی نوێ ساڵی پەرسەندنی خەباتی پێشکەوتووی کۆمەڵایەتی بێت دژ بە نظامی سەرمایەداری نظامێکە هۆکار و سەرچاوەی مانەوەی هەموو ئەو نەهامەتیانەیەکە ئەمڕۆ بەرۆکی مرۆڤایەتیان گرتووە بە هیوایەوە کە هێزی داهێنەری زانست و کار لە بەرەنگار بوونەوە لەگەڵ بەڵا سروشتیەکانی وەک کۆرۆنا و لافا و بوومەلەرزە و هێتێت بەدەستکەوتی گەورەتر بکات. بەڵا عزیزان لەلای منیشەوە سڵاوتان لەبێت منیش بەنەوەبەی خۆم ساڵی تازەی میلادیتان پیرۆزبایی پێڵم خۆشحاڵیندەوەی کە جارێکی تر لا بەرنمەی ئێمە بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانی ئەوەی خۆشەویست بۆ بەرنامەی هەفتێشمان بە کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر هاتوینەتەوە خزمەتتان هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سلامت بن و مەجالیەوەتان هەبێت تاکۆتایی ئەم بەرنمەیەش لەگەڵمان بن.
لسريك بوساوم هاري كاري كل ضمن بي لسريك بوساوم قول ابو مجاني وانا سر بريدلم اسرائيل لسر ماتي خست سر ملو مرق الرقم بنادا مضاوي كم قلم تاتو بهانا لقي تسلم خاقو اي قول ابو مجاني وانا سر بريدلم اسرائيل لسر ماتي خست سر ملو مرق الرقم بنادا مضاوي كم قلم تاتو بهانم دقي تسلم بخاكو قلب ابو مجاني وانا سر بريدلم اسرائيل لسر ماتي خست سر ملو مرق الرقم بنادا لەم ڕۆژانەی کۆتایی ساڵی 2021 زاینیدا راپۆرتی ساڵانەی دامەزراوە و سایتی کۆلبەر نیوز بڵاو بووە. راپۆرتێکی دڵتەزێن. لە پەیوەند لەگەڵ ئەو راپۆرتەدا هاوڕێی ئازیز لاوێن ئەمانی نامەیەکی بۆ نردوین بە سپاسەوە لەو ئازیزە بڵاوی دەکەینەوە. هاوڕێ لاوێن نووسیوێتی کوژران و برینداربوونی زیاتر لە 1500 کۆڵبەر لە ماوەی 10 ساڵدا وێنایەکی ئاشکرایە لە تێرۆریزمی دەوڵەتی لە پانتاییەکی فراوان و لە قۆناغێکی کاتی دیاری نەکراودا. ڕەشەکوژیەکی سیستماتیک لە پانتایەکدا کە هەڵاواردن و هەژاری و سەرکوت و داگیرکاری بەیەک دەکەن. ئەمە تەنیا ئاماژەیەک نییە بە سەرکەوتوبوونی دەسەڵاتێکی فاشستی بۆ نەهێشتنی هەر جۆرە هەستیاری و کاردانەوەیکی گشتی و بە کۆمەڵ بەرامبەر کارەسات و کوشت و بڕ، بەڵکو هاوکات ئەو درز و بۆشایی و دژواری و بەرامبەرکانەمانە بە زەقترین شێوە نیشان دەدات کە دەسەڵاتێکی تۆتالیتێر دەتوانێت بە سەریاندا زاڵ بێت و بۆ بەردەوامبوونی خۆی کەڵکیان لێوە بگیرێت. 1600 کوژرا و بریندار و بگرە زیاتریش هاوکار لەگەڵ ساڵوەگەری ڕەشەکوژی ڕۆبۆسکیدا تەنیا بیرهێنانەوەیە کە بۆ ئەوەی پێمان بڵێت لە هەر گۆشەیەکی ئەم سنوورە نەفرەتیانە کەسانێک لەژێر ئاڵایەکی پیرۆزدا بوونیان هەیە کە سەیرەیان لە جەستە و گیانمان گرتووە. تێکۆشەرم منین ساونی تێکۆشەرم مناڵم ڕوت و بەرسیە ژیانم فەرمە تەرسیە مناڵم ڕوت و بەرسیە ژیانم فەرمە تەرسیە ژیانم فەرمە تەرسیە من کۆڵبەرم من ڕاودەرم منین ساونی تێکۆشەرم منین ساونی تێکۆشەرم بەرسیەتی سنوورە بڕم بۆ پاروەنان لاوێ کەسرم بۆ پاروەنان لاوێ گەسرم هەچێم بەگەشەوە زەنگا بەگەن دنیاکەی بێدەنگا هەچێم بەگەشەوە زەنگا بەگەن دنیاکەی بێدەنگا بەگەن دنیاکەی بێدەنگا من کۆڵبەرم من ڕاودەرم منین ساونی تێکۆشەرم منین ساونی تێکۆشەرم
عديب عديب عديبتنا كما شانا شكيتنا كما شانا لسر بفريان بختكم أما رمزينتا وكم لسر بفريان بختكم أما رمزينتا وكم أما رمزينتا وكم من كل برم من رال درم من إنساني تكو شرم من كل برم من رال درم من إنساني تكو شرم من إنساني تكو شرم ستەمی نەتەوایەتی لە سەر نەتەوەی کۆر یەکێک لە پرسە هەستیارەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و لەوانە وڵاتێکی وەکو ئێرانە. گەلێک جار بینەرانی ئەم بەرنمەیە لە ئێمە دەپرسن کە ڕێگای چارەی کۆمەڵە بۆ چارەسەرکردنی ئەم ستەمە چییە؟ ئێمە لە بەرنمەکانی ڕابردوودا گەلێک جار لە وەڵامی بینەرانمان ئەو بابەتەمان شی کردوێتەوە. ئەو جارش بەهۆی گرنگی بابەتەکە بەشی زۆری بەرنامە ئەم هەفتەیەمان هەر بۆ ئەو مەبەستە تەرخان کردووە. هیوادارین کە ئێوەش کەڵکی لێ وەربگرن. کۆمەڵە ڕێگای نەهێشتنی ستەمی نەتەوایەتی بە ڕەسمی ناسینی مافی دیاریکردنی چارەنووس بە مانای بەڕەسمی ناسینی مافی خەڵکی کوردستان بۆ جیابوونەوە و پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ دەزانێت. لە کاتێکدا کە خەڵک لە ڕاپرسیەکی ئازاد و دموکراتیک و بە دوور لە هەر چەشنە زەخت و هەڕەشە داوتەڵەبانە خوازیاری مانەوە و پێکەوە ژیانی ئازادانە لەگەڵ سەرجەم نەتەوەکان بوون دەبێت بەهبەیە هیچ شەشنە هەڵاواردن و نابەرابەریەک لە ئیمکاناتی یەکسان بۆ ژیانێکی ئینسانی بەهرەمەند بن و ئیمکاناتی پێویست بۆ قەرەبووکردنەوەی دواکەوتویی ئابووری فەرهەنگی و کۆمەڵایەتیان بۆ دابین بکرێت. بەڵام ژیان لەژێر دەسەڵاتی دەوڵەتێکی دیکتاتۆر و سەرڕۆدا هەرگیز چاوەڕوانی ئازادی و مافی یەکسانی لێ ناکرێت و ئەگەر هەلومەرجی خەباتی جەماوەر و هاوسەنگی هێز و بارودۆخی ناوچەی و نێودەوڵەتی یان هەر هۆکارێک ڕێگە بدات ئەو میلەتە ئامادە نابێ بە دڵخوازی خۆی لەژێر دەسەڵاتی ڕژیمێکی وەکو ڕژیمی کوماری ئیسلامیدا بژی و بڕیاری جیابوونەوە دەدات. هەر بۆیە ئێمە پێمان وایە خەباتی هاوبەشی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە پاڵپشتی کرێکاران و ئینسانە سوسیالیست و ئازادی خوازەکان لە سەرتاسەری ئێران بۆ گۆڕینی ڕژیمی جمهوری ئیسلامی بە ڕژیمێک کە بکرێت چاوەڕوانی ئەوەی لێ بکەی مافی جیابوونەوە بۆ خەڵکی کورد بە ڕسمی بناسێ و ئەگەریش خەڵکی کورد بڕیاریدا بمانەوە لە چوارچێوەی ئێراندا ئەو جار جێگەی ئەو متمانەیە بێ کە مافی یەکسان بۆ هەموو نەتەوەکانی دانیشتووی ئێران دابین بکات. ڕێگاچارێکی ئەوتۆ لەگەڵ بەرژەوەندەی کرێکاران و جەماوەری خەڵکی زەحمەتکەش لە کوردستان کە هێزی بزوێنەری بزوتنەوەی شۆڕژگەڕانی کوردستان و زۆرترین باری ستەمی نەتەوایەتی قورسایی بەسەرشانیاندا دەکا و لەم ستەمە ڕەنج و ئازار و بێبەشی دەچێژن بە تواوی دەگونجێت. هەر بەم هۆکارە ئێمە لایەنگەری وەها پێکە و ژیانێکی هاوبەشین لە ڕەوانگەی ئێمەوە گرتنەبەری ئاسوویەکی سەرتاسەری ئاسانترین و کەم ئازارترین ڕێگەچاری کۆتایی هێنان بە ستەمی نەتەوایەتیە. خەڵکی کورد کاتێک بە مافە پێشلکراوەکانیان دەگەن کە لەگەڵ هاوچارە نووسانی خۆیان لە ئێران لە پێناو ڕووخانی ئەم ڕژیمە و دامەزراندنی ڕژیمێک هەوڵ بدەن کە مافی دیاریکردنی چارە نووسیان بە ڕسمی بناسێ. هەلومەرجێک کە تێدا خەڵکی کوردستان بتوانن بەبێ ترس و دڵڕاوکێ لە هەڕەشە و سەپاندنی توندوتیژی نظامی، پۆلیسی، سیاسی و ئابووری و بە ئازادی لەو مافی خۆیان کەڵک وەربگرن
بە خەبات لە پێناوی پێکهێنانی هەلومەرجێکی شۆڕژگەرانە لە ئێران و گۆڕینی ناوەڕۆکی ڕژیمی دەسەڵاتدار بە ڕسمیناسینی ئازادی بێقەید و شەرتی سیاسی دێتەدی. بەم پێیە تاکە ڕێگەی واقعبینانەی نەمانی ستەمی نەتەوایەتی بەسەر خەڵکی کوردستاندا بەشداریکردنی خەڵکی کوردستان لە بزوتنەوەی شۆڕژگەرانەی سەراسەری بە مەبەستی ڕوخاندنی کۆماری ئیسلامی و دامەزراندنی ڕژیمێکدایەکە بەکردەوە ئیمکانی بەهرەمەندبوونی خەڵک لە مافە دیموکراتەکانیان دابین بکات. ئێمە وێڕای کرێکاران و زەحمەتکێشانی کورد بەرەو ئەو ئاسۆیە هەنگاو دەنێنین و داواش لە خەڵکی کوردستان دەکەین کە لەم بوارەدا هاوڕێتیمان بکەن. ئاشکرایە کە بەڕەخسانی هەلومەرجێکی لەم چەشنە دیموکراتیک ئەوە خەڵکی کوردستان خۆیانن کە بڕیار دەدەن چۆن لەو مافەیان کەڵک وەربگرن. بەڵام بە لەبەر چاوگرتنی بارودۆخی جیهانی و کۆمەڵە کۆکاری ناوچەیی و هەرێمی و هەلومەرجی بەشەکانی تری کوردستان ئێمەمانەوە لە چوارچێوەی ئێران و بەشداری خەڵکی کوردستان لە حکوومەتێکی ڕاستەوخۆی کرێکاران و زەحمەتکێشان پێشنیار دەکەین. لە یەکەم ڕۆژی سەرکەوتندا سەرجەمدام و دەستگاکانی نظامی و ئەمنیەتی کە سەرچاوەی ستەم و هەڵاواردنن هەڵدەوەشێتەوە. سەرجەم یاسا و کەند و کۆسپە حقوقیەکانی کە لەسەر بنەمای جیاوازی و هەڵاواردن دامەزراون لە ناودەچن. بەڕێوەبردنی کاروباری کوردستان بە شوڕاکانی هەڵبژێردراوی خەڵک لە ئاستی جۆراوجۆردا وە شوڕای نێونەرانی سەراسەری کوردستان دەستپێردرێت. بەرنامەیەکی دیاریکراو بۆ پەرەپێدانی ناوەندەکانی بەرهەمهێنان و قەرەبووکردنەوەی دواکەوتوی ئابوووریەکان کە بەهۆی هەڵاواردنی نەتەوەییە پێکاتوون لەسەر حسابی دەوڵەتی مرکزیش بەڕێوە دەچێت. لە ڕێگای بەرزکردنەوەی ئاستی خوێندەواری و ئامۆزشە فەنی و هونەریەکان پەرەپێدانی خزمەتگوزاری گشتی ئیمکانی واقعی بۆ بەهرەمەندبوون لە مافی بەرامبەر بۆ خەڵکی کوردستان دەرەخسێ. نێونەرانی شوڕا سەراسەریەکانی کوردستان بەبێ هیچ هەرومەرجێک و هەڵاواردنێک لە دامەزراوە سەرتاسەریەکانی ئیدارەی کاروباری ئێراندا بەشداری دەکەن. بە هاتنەدی هەلومەرجێکی ئەوتۆ وە بە گرتنە پێشی سیاسەتی ئاگاهانەی فێرکردن و فەرهەنگی هەر جۆرە ناهەماهەنگی لە نێوان نەتەوە جۆرا و جۆرەکاندا ئەگەر هەبێ لە ناو دەچێ و پێناسەی ئینسانی جێگای جیاوازی نەتەوەیی دەگرێتەوە و ڕێگای تێکەڵاوبوونی زیاتری ئینسانەکان خۆش دەبێت. وەها کۆمەلگایەک لەگەڵ دیاردێکی وەک ستەمی نەتەوایەتی پێکانەتە بێ. ڕۆیشتن بەرەو ئاسوێکی سەراسەری هاوڕێ لەگەڵ کرێکاران و سەرجەم شۆڕژگەران و سوسیالیستەکانی ئێران ئاسانترین و کەم ئێش و ئازادترین ڕێگای چارەسەرکردنی ستەمی نەتەوایەتی و هاتنەدی ئامانج و داخوازیە ڕەواکانی خەڵکی کوردستانە. لە ڕەوانگەی ئێمەوە تا کاتێک ڕژیمێک لە ئێران لەسەر کارەکە دژایەتی ئازادی و مافە سەرەتاییەکانی ئینسان دەکات و ئامرازەکانی سەرکوتی لەدەستایە لەژێر هیچ گەڵاڵە و بەرنمێکدا ناتواندرێ باس لە چارەسەری مەسلەی نەتەوایەتی لە کوردستان بکرێت. بەڵام لە خەبات لە پێناو لابردنی ستەمی نەتەوایەتیدا بەسەر خەڵکی کوردستان وەک هەر خەباتێکی شۆڕژگەرانەی تر دەسەڵاتی ڕژیمێکی ئەوتۆ لە کوردستان لە هاوسەنگی هێزی دیاریکراودا بە هەر ڕادەیەک کەم و بەرتەسک بێتەوە خۆی دەستکەوتێکە کە دەبێت لە پێناویدا هەوڵ بدرێت. لە بواری ستەمی نەتەوایەتیشدا ئیمکانی کرانەوەی ڕێگا و وەدەستهێنانی گەلێک دەستکەوتی دیاریکراو وجودی هەیە. ئێمە بەردەوام لە هەموو ئەو حرەکەتانەدا بەشداری دەکەین و بۆ سەقامگیرکردنی ئەو دەستکەوتانە هەوڵ دەدەین تەنانەت لە هاوسەنگیەکی دیاریکراوی هێزەکاندا خودمختاری و یان هەر شێوەیەکی تری حاکمیەتی محلی کات دەسەڵاتی ڕژیمی سەرکوتگەر و دژ بە ئازادی و مافەکانی خەڵک بەرتەسکاتەوە و بە ئامانجە درێژخایەنەکانی خەڵک خزمەت بکات لە کاتی خۆیدا لێ دەکۆڵینەوە و دەتوانین پەسەندی بکەین. هەروەها ئێمە لە هەر فەرم و ئاڵوگۆڕێکی ئابووری و فەرهەنگی ناو کۆمەلگا دامەزراندنی ناوەندەکانی بەرهەمهێنان پێکهێنانی فێرگەی پیشەسازی پەرەپێدانی زانکۆکان و ناوەندە فەرهەنگیەکان بە قازانجی جەماوەری خەڵکی ستەم لێکراو بە مەرجێک شوێنەواری منفی سیاسی و معنەوی بۆ خەڵک و خەباتەکانی بەدواوە نەبێ و زیان بە هاوپشتی خەباتی ئەوان لەگەڵ کرێکاران و زەحمەتکێشانی ئێران نەگەێنێ پشتیوانی دەکەینەوە وەک ئامرازێک بۆ بردنە پێشی خەباتی شۆڕژگێرانە کە تاکە ڕێگای چارەسەری لێبڕاوانەی مەسلەی نەتەوایەتیە کەڵکی لێوەردەگرێت.
وكمتر من أوبم وباران سرقونا وكمتر بني مني قاعد شمجان تشيكي سوقني بني مني قاعد شمجان تشيكي سوقني جاسر بنجد ووني وشن عاشق رجتني وصر بنجد بوني جاشن عاشق رجتني يا خير حاولت وجان ويتورك دمي يا خير حاولت وجان ويتورك دمي جا عاشق بيوني وشراري مردني وعاشق بيوني وشراري مردني وباران سرقونا وكمتر من أوبم وباران سرقونا وكمتر شرط تاوى برجان بابو وزوسني شرط تاوى برجان بابو وزوسني ومن كسمني أني جاجت عزيز ترقي ومن كسمني أني وجدت عزيز ترقي عزيز مكرم جان دعائي مردني عزيز مكرم جان دعائي مردني وهرشي دينو هزي وكولي قردني يا هرشي دينو هزي وكولي قردني بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار بووین کە هاوڕە ئیرج فەرجاد سیمای ناسراوی بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستی کوردستان و ئێران بەهۆی نەخۆشی کۆرۆنا سەرلە بەیانی ڕۆژی حوتی مانگی بەفرانباری ساڵی 1400 لە وڵاتی ئالمان ماڵەوایی لە ژیان کرد. بەم بۆنەوە نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات ڕاگەیاندنەکەی بڵاو کردەوە کە تێدا هاتووە هاوڕە ئیرج لە سەردەمی دەسەڵاتدارەتی حکوومەتی پاشایەتی دەستی بە خەباتی سیاسی کرد و وەک کەسایەتێکی خۆشناوی شاری سنە ناوبانگی دەرکرد. بەسەر هەڵدانی ڕاپەڕینی ساڵی 1970 لە دژی دەسەڵاتی پاشایەتی بە شێوەیەکی بەرچاوتر پێنایە گۆڕپانی خەباتەوە و وێڕای بەشداری چالاکانەی لەم ڕاپەڕینە هەوڵی بێوچانی خۆی خستەگەڕ بۆ پاراستنی هەر دەستکەوتێکە لە سەرنجامی خەباتی جەماوەری دەستەبەردەکرا. لەمڕۆوە هاوڕە ئیرج بوو بە سیمایەکی ناسراوی خەڵکی شاری سنە و کەسایەتێکی خۆشەویستی ئەو شارە. هاوڕێ ئیرج سەرنجام خەباتی سیاسی و تەشکیلاتی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و لە نێوان ساڵەکانی 1350 تا 1362 هەتاوی لە ڕێکخراوی نهێنی کۆمەڵەدا چالاک بوو. لەم ماوەیەدا هاوڕێ ئیرج دەورێکی بەرچاوی لە چالاکی ڕێکخراوی نهێنی کۆمەڵەدا گێڕا و پەیوەندی هاوڕێیانی ئەم ڕێکخراوەی لە شاری تارانەوە تاسنە پێکەوە گرێدا. دوای ئاشکرابوونی بەشێکی بەرچاو لە ڕێکخراوی نهێنی کۆمەڵە لە شاری تاران و دەستگیرکردنی کۆمەڵێک لە هاوڕێیان لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی ئیسلامیەوە هاوڕێ ئیرج ناچار بوو ڕێکخراوی نهێنی بەجێبێڵێت و لە ساڵی 1362 بە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵا پەیوەست بێت. وێڕای ئەوەی کە هاوڕێ ئیرج لەم ماوەیەدا شاهدی گیان لەدەستانی کۆمەڵێک لە هاوڕێیانی لەوانە براکەی هاوڕێ فەرهاد فەرجاد بوو، بەڵام بە هەمان ورەی بەرز و شۆڕشگێڕانەوە ڕێگای خەبات و تێکۆشانی درێژە پێدا. هاوڕێ ئیرج بە درێژایی ساڵەکانی دەهەی 60 هەتاوی لە ڕیزەکانی کۆمەڵەدا
لێبڕاوانە و دڵسۆزانە هەڵسوڕاو بوو. لەم ماوەیدا چەندین ئەرک و بەرپرسیارەتی لە ئاستۆگرت لەوانە بەرپرسی گشتی حەمل و نەقلی کۆمەڵە کە بە باشترین شێوە بە ئەنجامی گەیاندن. هاوڕێ ئیرەج لە نێو هاوڕێیان و کۆمەڵانی خەڵکدا خۆشەویست بوو وەک دڵسۆز و لایەنگرێکی پەیگیری مافی کرێکاران و هەژاران، لایەنگر و چالاکوانی مافی ژنان و خەباتکارێکی بێڕاڕایی ڕێگای ئازادی و سۆسیالیزم ناوبانگی دەرکرد. دواتر هاوڕێ ئیرەج خەباتی خۆی لە نێو ڕیزەکانی حزبی کۆمۆنیستی کرێکاری ئێراندا درێژە پێدا و لەوێژ وەک سیمایەکی دڵسوز و هاوڕێیەکی جێگای متمانە و کەسایەتێکی خۆشناومایەوە. هاوڕێ ئیرەج دوای نیشتەجێ بوونیشی لە دەرەوەی وڵات بە هەمان ورەی هەمیشەی و دڵسۆزی کەمووینەی درێژەی بە خەباتدا و لە هەموو کۆڕ و کۆمەڵ و چالاکیەکە لە دژی ڕژیمی ئیسلامی بۆ لایەنگری لە مافی کرێکاران و زەحمەتکێشان، مافی پەنابەران و ئازادیە سیاسی و مەدەنیەکان بەڕێوە دەچوو بەشداری دەکرد و ببوو بە یەکێک لە سیماکانی ئەم چالاکیانە. ئێمە لەلایەن سەرجەم ڕێزەکانی کۆمەڵەوە و حزبی کۆمۆنیستی ئێران خەم و پەژاری خۆمان بۆ ماڵاوایی لە ژیانی هاوڕێ خۆشەویست ئیرەج فەرجاد دەردەبڕین و پێزانینی خۆمان بۆ تەمەنێک لە خەبات و چالاکی دڵسۆزانەی بۆ گەیشتن بە ئازادی و سوسیالیزم ڕاتەگەێنین. هەروەها خۆمان لە خەم و پەژارەی بنەماڵی بەڕێزی هاوڕێ ئیرەج و هاوڕێیانی لە ڕێزەکانی حزبی کۆمۆنیستی کرێکاری ئێران شەریک دەزانین. بەتایبەت خۆمان لە خەم و پەژارەی خۆشەویستان مونیر، سەحەر، کاوە، سۆما و وریا بە شەریک دەزانین. بەرز و بەڕێز بێت یادی هاوڕێ ئیرەج فەرجاد. بەڵە بینەرانی ئازیز، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران. زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاوبۆچوونەکانتان باس بن. هەرشاد و بەختەوەر بن ماڵاوە.